باشە لەبارەی لێدوانەتونەکانی ئەمریکا و ئەگەرەکانی دەستپێکردنەوەی جەنگ من میوانێکم هەیە جاستن ڕەسڵ بەڕێوەبەری جێبەجێکاری سنتەری سیاسەتی دەرەوەی جیهانیە. بەڕێز ڕەسڵم کاتت باش، ینی ئالۆزیەکان خەریکە ئەگەنەوە لووتکە، پێتان وایە جەنگ جارێکی دیکە دەست پێ بکاتەوە؟ ڕوون و ئاشکرا نییە بەداخەوە لە ئیدارەکەی ترامپ و ئەو ئیدارەی لە پنتاگۆن هەیە لەوانەیە بە هەر ئاراستەیەک بڕات چونکە ڕۆژانە دەگۆڕێت. ئەمە ئەو دۆخە جێگە پڕ لە نیگەرانیە کە ئێمە لە ناویدان ئەگەر هەیە بڵێ ئەگەر هەیە ئەگەرێکی زۆریش هەیە، چونکە تارانمان بینی هێرشی کردووەتە سەر ئیماراتیەکان و کردەوەی توندوتیژی ئەنجام داوە، هێرشی کردە سەر دامەزراوە نەوتیەکان و بەندەرەکان. دوێنێ بینیمان چوار جار بە موشکی بالیستی هێرشکراوەتە سەر ئیماراتیەکان. ئەمە لە کۆمەلگەی نێودەوڵەتی نیگەرانیەکی زۆری ناوەتەوە. پیت هێکسەت و لێدوانەکانی ئەمڕۆی زۆر بڕون و ئاشکرایی بیرۆکەی بە ئێمە نەدا. گوتی ئاگربەستەکە بەردەوامە، بەڵام ئەو بیرروبۆچونەی بۆ جیهان دروست کرد کە ئەمریکا دەتوانێت بە تەواوی ئەو توانایی هەیە دەست بەجێ دەست بە هێرش بکاتەوە. ئەمەش کێشەیەکی زۆر جددیە. باش قسە لەسەر ئیمارات کرد، دوو ڕۆژە هێرشەکرێتەوە سەر ئیمارات. بۆچی ئامانجەکە زیاتر ئیمارات؟ لە بڕواایەدام کۆمەلگەی نێودۆڵەتی هەوڵ دەدا ئەم ئالۆزیە شی بکاتەوە تێبگا بۆ ئەمە ڕوویداوە. بیرۆکە سەرەکیەکە ئەوەیە کە تانکەرە نەوتەڵگرەکانی ئیمارات خەریک بوون بەڕێ بکەون گەروی هەرموز تێپەڕێنن، بەڵام ئەمە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە ئەمە شوێنێکە بۆ کەشتی بتوانن هاتچۆ بکەن. کاتێک خەریک بوون لە ناوچەکە هاتچۆ بکەن، ئێران هێرشی کردە سەر کەشتیەکان. ئیماراتیەکانیش بەم شێوەیە تێگەیشتن کە ئەمە دەستێژیە و هێرشیان کردە سەر ئێران. بەم شێوەیەش ئێران هێرشی کردەوە سەر ئیمارات. بینیمان ئالۆزیەکان بەم شێوەیە پەرەیانسان، بەڵام دەبینین ئێستا ئەمە خەریکە دەگاتە خاڵێکی کوڵان کە ئیماراتیەکان دەڵێن باشە ئێمە هێرشکراوەتە سەرمان لەلایەن ئێرانەوە. ئایا ئەمریکا لە دژی ئەمە دەوەستێتەوە یاخود دەستەوەستا و دەوەستێتەوە و لەسەر حسابی ئێمە مامەڵە لەگەڵ ئێران بکات؟ زۆر پرسیار هەیە لەسەرەوەی بۆچی ئەمە ڕوویداوە ئەو ئایا دەرەنجامەکەشی چۆن دەبێت. باش دوێنێ لێدوانێکی سیناتۆری ئەمریکی لێنزی گراهام هەبوو لەبارەی ئەوەی کە ئەمریکا بێ لەسەر ئەم بابەتە بێتە وەڵام بۆەوەی متمانەی لای دۆستەکانی نەدۆڕێنێت. تۆ چیڵی؟ سیناتۆر گراهام ڕاست دەکات. خاڵێکی زۆر گرنگ هەیە پێویستە سیناتۆرە بەڕێزەکە باسی کردووە، ئەویش ئەو ڕاستیەیە ئێمە لەگەڵ هاوپەیمانان متمانەمان لەدەستداوە نەک لە ناوچەکە بەڵکو لە زۆر شوێنی گرنگی زیاد. ئەگەر ئەمریکا هاوبەشێکی متمانە پێکراو نەبێ بۆ بەلایانی کەم بتوانێت بەرگری لە هاوپەیمانانی بکە بەرامبەر بە هەڕەشەی نەخوازرا و یان پێشوەخت نەزانرا و ئەو کاتە دەبێتە کاریگەریکی زۆر لەسەر هەژمونی ئەمریکا لە ڕووی ئابووری و استراتیژیەوە دروست دەکات. بۆیە سیناتۆر گرام باز لەو کێشەیە دەکات. بەڵام کێشەکە ئەوەیە ئایا ئەگەر وەڵام بدەینەوە ئایا ئەمە ئالۆزیەکان زیاتر پەرە دەسەنێت؟ هاوپەیمانانمان پەلکێشی جەنگێک دەکەن کە خۆیان ناویستووە. ئەمە بابەتە سەرەکیەکەیە کە هەموو سەیری دەکەن. دەکرێت ئەمەش خاڵێکی مەترسیداری یەکتر بڕین بێ. سیناتۆر گراهام لەمە تێدەگات، ئیدارەکان لەمە تێدەگا، تەنانەت ئەو کەسانی بە دوای کاری خۆیانەوە لە نێو کۆنگرس و ئیدارەوە بە دوای ئایندەیەکن، ئەوانیش باش لەمە تێدەگەن. بۆیە وەڵامی هێرشی سەر ئیمارات نادەنەوە. باشە بەڕێز ڕاسڵ، ئێستا دۆناڵد ترامپ ڕاستەخۆ قسەیەکە بە یەکەوە گوێی لێ ئەگرین بابزانی باسی چی نوێیەکە، باسی ئێرانەکە. ئەمە زۆر ناوازە بووە، وەکو پارچەیەک پۆڵاوایە کەس ڕوبەڕووی ئەم گەماڕۆیە نابێتەوە. لەو بڕایدام کاریگەریەکی زۆری هەبووان، من ناتوانم ئەمەش بڵێم.
ئێران لە ڕاستیدا ڕێککەوتنی دەوێت بەڵام ئەوەی بەدڵم نیە لەسەر ئێران ئەوەیە زۆر بەڕێزەوە قسە لەگەڵ من دەکەن بەڵام دواتر دەڕۆنە سەر تەلەڤیزیۆن دەڵێن ئێمە قسەمان لەگەڵ سەرۆکی ئەمریکا نەکردووە من خۆم قسەم لەگەڵیان کردووە دەڵێن ئێمە قسەمان لەگەڵ سەرۆکی ئەمریکا نەکردووە بۆی ئەوان یاری دەکەن با پێتان بڵێم ئەوان ڕێککەوتنیان دەوێت و کێ ڕێککەوتنی ناوێ سوپایان لە ناو چووە هێزی سەربازیان لە ناو چووە هەرچی بمانەوێت پێیان دەکەین کێ ڕێککەوتنی ناوێ جەنابی سەرۆک زۆر باز لەوە دەکرێت کە بەهادەردانی کات تواناکان لە پرۆژە یاساکان دەربهێنرێن من لە ڕاستیدا زۆر بێهیوا بووم لەوە جۆن کردی چونکە بەشێک لە کۆماریەکان زۆر کەسانی گەمژەن کەسانێکە ناتوانم بەرگەیان بگرم بە گوێرەی CNN لە کۆماریەکان ڕێژەی ڕەزامەندی 100% بووە من ڕێژەی ڕەزامەندیم لە نێو کۆماریەکان 100% بووە ئایا باس ئەو ڕاپرسی CNN بینیوە کەس باسی ناکات لۆ بڕایدەم ئەوانی ڕاپرسیان لە CNN بڵاو کردوێتەوە دەرکراون کۆماریەکانی ماگان ئەوان لۆ بڕایدەم ئەمە کۆماریەکانی ماگاس 100%ی ئەو حیزبە پێک دێنن کە پێویستە باش دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ قسەیە کرد بێگومان کۆمەڵێک قسەی کردووە دیسانەوە و باسیەوەی کردووە کە هێزی دەریایی ئێران و هێزی ئاسمانی و سەرکردەکانیانمان لە ناو بردووە و ئەوان ڕێکەوتنیانەوێت بەڵام یاریەکە زۆر باشە بەڕێز ڕاسەڵ ینی ترامپ ڕۆژانە قسانە ئەکات پێتوانی ئەویش زۆر قسە گۆڕێت لەبارەی ئەم جەنگەی کە هەیە ئێمە لە سەرەتای شەڕەکەەوە ئەمەمان بینیوە پامێکی ڕوون و ئاشکران نەبووە لە کۆشکی سپیەوە لە پێنتاگۆنەوە یاخود لە وەزارەتی دەرەوە بڵاو بکرێتەوە پەیوەست بەوەی ئایا ئەمانجەکان چین و دەرەنجامی کۆتایی چۆن دەبێت لە ڕاستیدا ئایا پێوەری سەرکەوتن یاخود کۆتایی ئۆپەراسیۆنەکە چۆن دەبێت بۆ بەدیهێنانی ئامانجەکانی ئەمریکا چۆن بەدی دەهێنرێت لەبارەی ئەم بابەتە دۆناڵد ترامپ باس لەو گوتارە تونند و تیژە دەکات کە لە تاڕان دەردەکرێت ئەو دەڵێ سەرکردایەتی ئێران خۆیان زۆر بەڕێزەوە قسەی لەگەڵ دەکەن بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بە تونند و تیژەوە باسی لێەوە دەکەن دۆناڵد ترامپیش خۆی هەموو ڕۆژێکە و کارە دەکات بۆیە زۆر سەختە ڕەخنە لە تاران بگری لە کاتێکدا کە سەرکردایەتی ئێمەش هەماشت لە واشنگتن دەکەن بۆیە پێیوەست بەمە پێویستمان بەوەیە مێشک و بیرکردنەوەکان زیاتر ئارامگر بن و سارتر بیر بکەنەوە پێویستمان بە دیپلۆماسیەتێکی پراکتیکی ترە بۆیە ئەمە تاکە ڕێگەیە لۆ بڕواایەدام گفتوگویەک و دانوستانێک بە نێوەندگیری پاکستانیەکان و وڵاتانی کەندا و تاکە ڕێگە دەبێت بۆ گەیشتن بە چارەسەرێک واتە چارەسەرەکە دیپلۆماسی بێ نەک بەشەڕ زۆر باش من ڕۆژانەی بینین کە سنتکۆم کۆمەڵێک وێنە بڵاوە کاتەوە کە کەشتیە جەنجەکان و فڕۆکە هەڵگرەکان و ینی جۆرە لە جۆرەکان ئامادەکاریە هەیە لە ناوچەکەیە پێت وایە ئەم ئامادەکاریە بۆ جەنگە سەر لە نوێ یان بۆ ئەو گەماڕۆیەیە کە ئێران خستوێتە سەر بەندەرەکانی ئێران وەک خۆیڵێ ئێمە هەوڵدەدەین بیکەین ئەوەیە باس لە هەندێک شکست بێن سیرکەن ئادمراڵ کوپەر کەسێکی زۆر زیرەکە فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا و لە ڕاستیدا ئەو ئامادەکاری دەکات بۆ خراپترین سیناریۆ و هیوا بۆ باشترین سیناریۆش دەخوازێ بێتە ڕاستی بەڵام واقعەکە ئەوەیە ئەمریکا بەکەم سەیری تواناکان و ڕژبوون و خۆڕاگری هێزی سەربازی ئێران کردووە بتوانن دەسەڵاتێکی زۆریان بەسە گەروی هورموزەوە هەبێت ئەمەش ئەم بە کەم زانینە وای کرد لە ڕووی استراتیژیەوە باڵادەست نەبن لە ڕاستیدا زابوون بە ئێرانیەکان بدەن لە ئێرانیەکانیش کۆنتترۆلێکی زۆریان بە سەرگەروی هورمز هەبێت ئەو کاتە ئەوان پێیان وابوو دەسەڵاتی و هێزی دانوستان بەکاربێنن
لە وەکو کارتێک لەگەڵ واشنگتن بەکار زۆر باشە بەڕێز جاستن ڕاسل بەڕێوەبەری جێبەجەکاری سنتەری سیاسەتی دەرەوەی جیهانی زۆر سپاس بۆ بەڕێستم.